وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بە گرنگیەوە دەڕوانێتە پێشانگای نێودەوڵەتی کتێب. پێشانگای نێودەوڵەتی کتێب خولی چوارەمی ئەم ساڵە لەلایەن کۆمپانیای ئەتلەس لە سیلەوە دەکرێتەوە لە سلێمانی. ئەمە بۆ ئێمە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بابەتێکی گرنگە دەبێتە بۆ هۆکارێک بۆ ئەو بڕیارەی کە دراوە سلێمانی شاری داهێنانی ئەدەبەوە پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانە بەتایبەت بۆ بڕیارەکەی شاری داهێنانی ئەدەب. ئەم پێشنیارە بۆ 4 ساڵە لە ماوەی ئەو 4 ساڵەدا دەبێت لەم شارەدا کار و چالاکی جۆراوجۆری ڕۆشنبیری و کلتوری و هونەری جێبەجێ بکرێت. یەکێک لەو کارانەی کە ڕەونەقەدا بەم بڕیارەوە ئەبێتە هۆی ئاسانکاری جێبەجێکردنی بڕیارەکە لە دوای 4 ساڵ پێشەنگای کتێبە. سوپاسی ئەو کەسانە دەکەین کە لەکردنەوەی ئەم پێشانگایە مانوو بوون و هاوکار بوون و بەشدار بوون.